سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە قودس و بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا دەکەین. پرسیار ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم قودس چییە و مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە؟ گرنگی و ئەهەمیەتی قودس بۆ موسڵمانان لە چیدایە؟ کاتێک موسڵمانان دەسەڵاتیان بەدەستەوە بووە چۆن مامەڵەیان لەگەڵ جوولەکە و مەسیحیەکان کردووە؟ تا چەند بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا لە بارەی قودسەوە ڕەوایە؟ ئایا ئەم بڕیارە سەردەگرێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئێمە ئەگەر سەیری قورئان بکەین باسی نەوەی ئیبراهیممان بۆکە. ئیبراهیم بۆ خۆی هەمیشە لە حاڵەتی کۆچا بوو. لە مەرحەلەیەکە لە عێراقی ئێستا بووە، لە میزۆپۆتامیا. لە مەرحەلەیەتر چۆ بۆ جنوبی عێراق، دوایی پەڕیوەتەوە لە ڕووباری ئوردون پەڕیوەتەوە، چووە لە شوێنێک کە ئێستا پێوتێ فەڵەستین نیشتەجێ بووە. کە لەوێ نیشتەجێ بووە خەڵکی ئەسلی فەڵەستین پێشوازیان لێ کردووە. کەوانیش قەومێکن لە سەرەتا لە هینەوە هاتوون، قەوم فەلەستینیەکان لە ناحیە ئەنازۆلەوە شۆڕ بوونەتەوە بۆ شام و لەوێ لە فەلەستین جێگیر بوون. ئەمانە دیارە قەومێک بوون بە ڕێز و حورمەتەوە پێشوازیان لە نەوەی ئیبراهیم و برازاکانی و ئیسحاقی کوڕی و دوای ئیسحاقیش یعقوب کردووە و بەمانیان وتووە عیبرانیین. بۆچی؟ چونکە عیبرانی عبوریان کردووە لە ڕووبار هاتوونەتەوە ناویان. کە حەزەتی یوسف ئەو داستانەی دێ بەسەرا، ئەو ڕووداوانەی دێ بەسەرا، ئەچێت لە میسر ئەبێ بە عەزیزی میسر نامە نێرێ باوکی و براکانی و تەنانەت ئامۆزاکانیشی ئەوەی کە پێیانوتێ عیبرانیەکان کە زۆر نەبوون، ئەیان با لە میسر نیشتەجییانەکە لە شوێنێ پێوتێ دێلتا، یعنی لەو شوێنە کە نزیکی دەریای ناوەڕاستە، ڕووباری نیلە بێ بە دوو بەشەوە، دوو لقەوە موسەلەسێ دروسە بێ کە بە شێوەکەی لە حرفی دێلتای یۆنانیەچێ. لەوێ جێگیرە بنوەمانە و وردە زۆرە بن، نزیکەی 600 ساڵ درێژەیە کێشێ. لەو کاتە بەنی ئیسرائیل نزیکە بنەوە لە 4 ملیۆنێک، چارەکە ملیۆنێک خەڵک ئەبن بە هێزێکی جەماوەری، ئەبن بە تەسیراتێکی ئابووری، تەسیراتی سەقافی و کەلتوری و تەسیراتێکی سوکانیان هەیە. کە فیرعونێتەوە فەراعینەیەنە سەر حکم و لە زمانی موسا تەماشاکە 250,000 خەڵکی غەریبە لە وڵاتەکەیان. چۆن چارەسەری مەوزوعەکە دەستەکات بە چەوسانەوەی بەنی ئیسرائیل. چەوسانەوەیان بە شێوەیە کە قورئان باسیەکە پیاوانیان نەکوژێ، ئەمجا ژنەکانیان ئەکا بە کۆیلە یا وەکو وەزعێکیان بەسەرێنێ کە بیر لە ئازادی بکەنەوە. لەو کاتەیە موسا بروزەکە. موسا ماوەی 10 ساڵێک کاتێک گەنج بووە، 10 ساڵێک ئەچێتە مەدیەن، ئەچێتە ناو شەعبی مەدیەن. لەوێ دوای 10 ساڵیەتەوە خوای پەروەردگار هەڵیەبژێرێکا بە پێغەمبەر بۆ بەنی ئیسرائیل، بۆ ڕزگارکردنی بەنی ئیسرائیل و بۆ بانگکردنی فیرعون و دارودەزەکەی بۆ دینی تەوحید. هیچ ئامادە نابێ دینی تەوحید وەرگێ، ئامادە نابێ بەنی ئیسرائیل کە لەژێر کۆیلایەتی و لەژێر دەسەڵاتی ئەوان ئاوە بەرەڵایانەکە. سەرنجام بەنی ئیسرائیل بە سەرۆکایەتی و ڕابەرایەتی موسا نەجاتیانە بێ لە فیرعون، ئەپەڕێنەوە لە دەریای سوورەوە ئەچنە دەشتی سینە. لە دەشتی سینا دەسەکەن بە بیانوگرتن بە موسا. مؤهل نابن، هەرچەند موسا تەشجیعانەکە با بچینەوە دەشتی کەنعان، خاکی کەنعان، موفق نابن. چونکە ئەوان ئەڵێن چی؟ ئەڵێن قەومێکی جەبار و دەسەڵاتداری تیا، ئێمە ئامادەنین بین بجەنگین. دیارە موسا ویستوێتی کە باوەڕی بەوە بووە کە بەنی ئیسرائیل لە شوێنێکا جێگیر کە و دەسەڵاتێکیان هەبێ، ئەم دەسەڵاتە بۆ ئەوەی فێری تەوحیدیان کا و
طبعا ئاینی یەهودی ئاینێکی داخراوە دانا بۆ بنی ئیسرائیلە وەکو ڕێگە خۆشکردنێک بۆ هاتنی عیسا دوای خۆی بەڵام بنی ئیسرائیل ناچن ژێربار ئەوەیە 40 ساڵ لە سەرگەردانیا ئەمێننەوە لە دەشتی سینە نەتیجەتەن دوای وەفاتی حەزەتی موسا کە ئەو جێ لە بیان و گرەی بنی ئیسرائیل نامێنن ڕۆنە بە سەرۆکایەتی یوشعی کوڕی نون یوشع کە جێگەداری یا جێگرەوەی حەزەتی موسا بووە ئەڕۆنە فەڵەستین زاڵە بن بەسەر دەسەڵاتی ناوخۆی فەڵەستینە و دەوڵەتەکەی خۆیان دامەزرێنن ماوەیەکی زۆر پێغەمبەرانی بنی ئیسرائیل سیاسەت مەداریانە بن دوایی مەجموعەیە پاشایان لێ هەڵەکەوێ ئەمە درێژەیە کێشێت تا ئەوەی کە لە 300 ساڵ پێش هاتنی مەسیح ئەنواعی گۆڕانکاری دێ بەسەریانە تا نزیکەی 300 ساڵ پێم ئاینی مەسیح داگیرەکرێ فەڵەستین داگیرەکرێت لەلایەن ڕۆمەکانەوە یعنی ئەم جار بنی ئیسرائیلە بن بە کۆیلە مجموعەیە قۆناغ هەیە بەسەریانە ینی لە فەڵەستینە لە ڕاستیە لە یەک کاتە هەم کەنعانیەکان ژیاون کە خەڵکی ئەسلی فەڵەستینن هەم عیبرانیەکان ژیاون شاری قودس لە مەرحەلەیەکە پایتەختی دەوڵەتی ئیسرائیل بووە لەو کاتەیە بەڵام ئەو کاتەش بە شێوەی داگیرکاری بووە ینی میلەتی ئەسلی فەڵەستینیان چەوسانوتەوە یا دەوڵەتەکەی ئەوانیان ڕوخانووە نەتیجەتەن لە ئەنجامی خلافاتی ناوخۆیی بنی ئیسرائیل تووشی نەکبەیەکە بن بڕیارە دەن بڵاو بنەوە بە دنیاە بەتایبەتی دوای ئەوەی کە حەزەتی عیسا کە لەدایکە بێ قورئان ئاماژەی پێەکا کە هاتنی عیسا علامەتێکە بۆ ئەوەی بنی ئیسرائیل کە ئیمانیان پێنهێنا خی پەروەردگاری تر نەزەری لوتفیان بەرامبەر ئەوان نامێنێ ئەمە تقریبا پوختەیەکە لەسەر ئەوە کەواتە ئێستا ئیسرائیلەکان خۆیان بە خاوەن حەق ئەزانن لە فەڵەستینە خاوەن حەقی مطلق موسڵمانانیش کە ئەوانەی کە ئێستا لە فەڵەستین جێگیرن نەوەی دانیشتوانی ئەسلی خاکی فەڵەستینن نەوەی کەنعانیەکانن و بەشێ لە عەرەبەکان بەشێ لە سامیەکان ئەمانە وەکو بنەڕەت لەگەڵ بەنی ئیسرائیلە ئەچنەوە سەر ئیبراهیم ئەوان خۆیان بە خاوەنی حەقی مطلق ئەزانن ئەمانش خۆیان بە خاوەنی حەقی مطلق ئەزانن لە نەتیجەیە ئەو سیراعە دروست بووە کە تا ئێستاش بەشەریەت نەیتوانێ حەلی مێژووی شاری قودس دەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی دوای دروستبوونی ئادەم سەلامی خوا لێ بێ و هاتنە سەرزەوی ئادەم چونکی لە پێغەمبەریان پرسیە بۆ زەڕی غەفاری ڕزای خوای لێ بێ فەرمووی ئەی بەیتین و ئەی مەسجدین وضع على الأرض یەکەم شوێنی سەجدە سوجدە کوێ بوو فەرمی بەیت الحەرام واتە مەکەی پیرۆز کەعبە مەسجد الحەرام فەرمی دوای ئەو فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم المسجد الأقصى مزگەوتی ئەقسا واتە بەیت المەقدس ئەوە دووهەم پێگەی سوژدەیە و زانایان لەسەرەوە کۆکن و یەکەم کاتێک کە پێغەمبەر فەرمە صلی الله عليه وسلم مسجد الأقصى سولەیمان بینای کردەوە ئەفەرمێ تازەگەری و دیواری تازەی تیا دروست کرد واتە پێش داوود و پێش سولەیمانی نەبی سەلامی خۆیان لێبێ وعلى نبينا عليه أفضل الصلاة وأتم التسليم دروس كرابو أو هاوالله فرمي بيغمى صلى الله عليه وسلم بينيان چنە بوو فەرمی 40 سنة 40 عام واتە 40 ساڵ بینیان بووە واتە دووهەم پێگەی دووهەم ماڵی ڕۆحی و سروشت و سروتە ئاینیەکان لە پێغەمبەرانەوە سەلامی خۆیان لێبێ بەیت المەقدس بووە و پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمێ سولەیمان کاتێ بینای کرد سێشتی داوا کرد لە خوا ئەفەرمێ کە لە بینای بەیت المەقدس بووە لە بینای ئەو مزگەوتە پیرۆزە بوویەوە مەسجد الأقصى داوای سێشتی کرد یەکەمیان فەرمی خۆیان داوات لێ ئەەکەم حکمم موافقی حکمی تۆ بێ هەر بڕیارێک واتە هەر دادگەریەکم کرد دادگەریەکەی تۆ بێ خوایە واتە لە ئەمری تۆ دەرنەچم تەوفیقم بێ خوا تەوفیقی دا دووهەمیان داوای کرد سولەیمانی نەبی سەلامی خوای لێ بێ کە خوای گەورە دەسەڵاتێکی باتێ حکمێ جۆرێ لە
فەزڵی باتێ بە کەسی تری نەیە ئەو بخوای گەورە با و باران و جنی بۆ مسەخر کرد. دوعای سێهەمی کرد پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم خوا یەکەم و دووهەمیایە بەڵام سێهەمی نایە. ئەفەرمێ من ڕەجام لە خواوایە خوا سێهەمیشی بۆ تۆمارکە بۆ سولەیمانی نەبی فەرمی هەر کەسێ بێ بۆ ئەم مزگەوتە بەس بۆ نوێژ بێت وەکو ڕۆژی لە دایکبوونی بگەڕێتەوە خوا لە تاوانەکانی خۆش بێ. ئەفەرمێ خوا پارانەوەی سێهەمی پێ نەدا دای بە مەککەی پیرۆز بەڵام داوام لە خواوایە ئەویشی پێ بدە. دیارە قودس یەکێکە لە شارە هەرە کۆنەکان لە جیهاندا و یەکێکە لە شارە هەرە گرنگەکان لە ڕووی موقعی جوغرافی و لە ڕووی ئەو گرنگی خۆی کە هەیەی لە هەموو ڕۆکانەوە و یەکێکە لەو تاکە شارە لەسەر ڕووی زەوی کە لای هەموو ئاینەکان پیرۆزە لای ئاینە ئاسمانیەکان. یەکەم کەس کە شاری قودسی دروست کردووە بریتی بوون لە یەبوسی عەرەبەکان کە 3000 ساڵ تا 4000 ساڵ هەندێک ڕیوایەت باسی دەکەن 5000 ساڵ پێش زاینیش منطقەی جەزیرەی عەرەبیان بەجێهێشتووە و لەبەر وشکە ساڵی چوونەتە قودس بەرەو شوێنێکی ئاودان بۆ شوێنێکی بەبەرەکەت بووە. ئەو شارەیان بۆ خۆیان ئاودان کردوتەوە لەبەرەوەی کانیاوی هەبووە ڕووباری هەبووە وشاخی هەبووە میوەهات و یعنی شوێنێکی بەبەرەکەت بۆ زراعەت و بۆ حەیوانداری و شاران ئاودان کردوتەوە کردویانتە شاری خۆیان. هەتا ئەو شارە لە تەوراتە یەکێک لە ناوەکانی کە هەیەی ناوی یەبوسە بە معنای ئەوەی کە قەبیلەی یەبوس کە بڵێن ڕەسوڵەکێک بوون لە ڕەسوڵەکانی قەبیلەی گەورەی کەنعانی دروستیان کردو ئەوان تیاژیاون. 2000 ساڵ یعنی لە ئەقل تەقدیرە 2000 ساڵ دوای یەبوسیەکان ئەنجا داوست سەلامی خوا لێبێ بە گوێرەی ڕیواتەکانی ئەهلی کیتاب بە گوێرەی ڕیواتەکانی تەورات چۆتە قودس و قودسی ڕزگار کردووە و حکمی نەوەکانی ئیسرائیلی تیا کردووە. کەواتە قودس ئەگەر لە ڕووی مێژووە سەیریکەین مێژووەکەی ئەگەڕێتەوە لە ڕووی نەتەوەییەوە بۆ عەرەبەکان و ئەوان خاوەنی ئەوان دروستیان کردووە و ئەوان ئاوادانیان کردوتەوە. ئەگەرچی جوولەکەکان بۆی کە خۆیان لەم حەقە تاریخە بە دوور بگرن دێن ئاعتیماد دەکەن سەر حەقێکی دینیش ئەڵەن بێجگەلەوەی کە مافی تاریخیمان تیا هەیە کە ئەمە بە چەندین بەڵگا دەتوانین ڕەتی کەینەوە دەڵێن مافێکی دینیشمان تیا هەیە. مافە دینیەکەوەیە کە ئەم زەویە بەخشراوە بە ئیبراهیم سەلامی خوای لێبێ. ئیبراهیمیش باوکی پێغەمبەرانی بەنی ئیسرائیلە بەڵام لە حەقەتە ئەم بەڵگەیەش دیسان بەڵگەیەکی پووشێ ماتوانین ڕەتی بینەوە بۆی کە ئیبراهیم ڕاستە ئەم زەوی پێ بەخشراوە بەجای ئیبراهیم بەس باوکی ئیسحاق بووە. ئیبراهیم بەس باوکی ئیسحاق بووە نەخەیر لە ڕاستیدا ئیبراهیم باوکی ئیسماعیلیش بووە و باوکی 6 کوڕی تریش بووە یعنی 6 کوڕی تریشی هەبووە کە لە جاریەکانی بوون. کەواتە ئەگەر ئیسحاق میراتگیری ئیبراهیم بێت ئەی ئیسماعیل لە کاتێک ئیسماعیل کوڕە گەورەشێتی کەواتە بەما توانین ڕەدی ئەو بەڵگەی بینەوە چ بەڵگە دینیەکەی و چ بەڵگە تاریخەکەشی. بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان دیارە شاری قودسی پیرە شارێکی مێژووی گرنگە لە مێژووی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی. ئەم شارە مێژوویە بۆ نزیکەی 6000 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە و ئەم شارە شارێکی پیرۆزە لە لای سەرجەم ئاینە ئاسمانەکان لای ئاینی جوولەکە لە لای مەسیحی لە لای موسڵمانان بە تایبەتی و ئەم شارە کۆمەڵە قۆناغی مێژووی گرنگی بەخۆ بینیوە لە سەر دەسێرێک لەو دەسەڵاتدار و دەوڵەتانی کە لە ڕابردووە دامەزراون و ئەو دەوڵەتە ئاینیانی کە لە ڕابردووە دامەزراون و چەند جارێکم شارە لەلایەن دواوی کە بۆ یەکەم جار لە ژێردەستی ڕۆمانیەکان عومەری کوڕی خەتاب ئازادی کرد و دواتر لە سەردەمی لە هەڵمەتی خاچ دروشمەکاندا حملەی سەلیبیا جارێک کە ئەم شارە دەستی بەسەرگیراوە لەلایەن مەسیحیەکانەوە و جارێککە لە سەدەمی سەلاحەدینی ئەیوبی لە سەدەی 12هەمی زاینیدا ئەم شارە ئازاد کرایەوە پاشان نزیکەی تقریبا 80 ساڵ لەژێر دەستی سەلاحەدینی یاخۆ بڵێن دەوڵەتی ئەیوبیدا بوو پاشان دوای سەلاحەدین و دوای نەمانی دەوڵەتی ئەیوبی جارێکی ئەم شارە بەشێ لە شەوەکان کۆنتڕۆڵ کرا دوازە بوو بەشێ لە ناوچەکانی دەوڵەتی عوسمانی تاوەکو دوای جەنگێکەمی جیهانی و تا سەربەندی تاوابوونی جەنگێکەمی جیهانی بەپێ بەڵێنی بەلفۆر کە وعدرا بە جوولەکان کە ئەو دەوڵەتیان بۆ دابمەزرێنە. دیارە ئەمەش بەرەنجامی هەوڵ و تێکۆشانەکانی حرەکەی سەهیۆنیت بوو کە حرەکەی سەهیۆنیت لە ساڵی
1970 یەکەمین کۆنگرەی خۆی بەست و دامەزار لە بازل لە سویسرا و تیۆدۆر هێرتزل کە بە باوکی ڕۆحی جوولەکە داهاندێ ئەم کەسە خاوەنی بیر و بۆچوونی دروستکردنی دەوڵەتی جوولەکە بوو و کتێبێکی بنای دەوڵەتی یەهودیە کە دیارە لە مؤتەمەری بازل لێ بەرنامەیەکیان دانا کە لە خلالی 50 ساڵدا هەوڵ بدەن بۆ دروستکردنی دەوڵەتێکی جوولەکە و لە دوای نزیکەی 50 ساڵ دەوڵەتیان دامەزران لە فەڵەستین. دیارە ئەوە گرنگە کە بیڵێن لە سەرەتادا حرەکەی صهیونیت بە دوای شوێنێکە گەڕێک کە بیکا بە ئەرز بە خاک بۆ خۆی بۆ دامەزانی ئەو دەوڵەتە. لە سەرەتادا فەڵەستین ئۆپشنی یەکەمیان نەبوو، بەڵکو ئەوان بە دوای خاشێکا گەڕان هەش خاشێ بێ لە هەر شوێنە بێ گونجاو بێ بۆ ئەوەی کە دەوڵەتی تیا دامەزن. بۆیە هەوڵیان داوە بۆ نمونە لە شوێنەکانی کە ینی هەوڵیان داوە بۆ نمونە لە ئۆغەندا دایمەزێنن، هەوڵیان داوە بۆ منە لە ئەمریکای لاتین ئەو دەوڵەتە دامەزێن تا 2000 هاتنەوەی کە هەوڵ بدەن کە ئەم دەوڵەتە لە فەڵەستین دامەزێنن و هەوڵی زۆریاندا بۆ منە چەند جار چوونەتە لای هەوڵیان داوە بچنە لای سوڵتانی عوسمانی سوڵتان عەبدولحەمیدی دووەم و وعدی داراییان پێداوە و تەمەحی مادیان خسوەتە بەردەم کە ئامادەن لە پێناو ئەوەی کە خاکی فەڵەستینیان پێ بدرێ کێشە داراییەکانی دەوڵەتی عوسمانی چارەسەرکەن و قەرزەکانی دەوڵەتی عوسمانی بدەنەوە ئەوەنە مەسەرەن پارەی بە لیرەی ئاڵتونی بدەن بە دەوڵەتی عوسمانی، بەڵام دەوڵەتی عوسمانی ئەمە قبوڵ نەکرد و ئەمان دواتر لە سەروبەندی جەنگی یەکەمی جیهانیدا لە هەوڵەکانیان بەردەوام بوون بە تایبەتی لە کەوکاتێککە چونە لای بەریتانیەکان و لێ وعدی بەلفۆریان پێدرا لە ساڵ 1970 هەرچەندە بە پێی ڕێکوتنامەی سایکس بیکۆ بڕیار درابوو کە ئەو ناوچانی دابەشکارە نێوان بەریتانیا و فەڕەنسا و رووسیادا دوای کە رووسیا لێکشە دوای 1970 بڕیاردرا بوو ئەو ناوچەی پیرۆزانەی فەڵەستین بخرێنە ژێر ئینتیدابی نێودەوڵەتیەوە، ژێری وسایی نێودەوڵەتی و ئەمانە ناوچەی پیرۆز و ناوچەی گرنگە. بەڵام دواتر بەریتانیا لەمە پاشگەز بووە و ئەم وعدەیدا بە لەلایەن ئارسەی بلفۆری وەزیری خارجی بەریتانیەکانەوە ئەم وعدە درا بە جوولەکان و ئەو دەوڵەتیان بۆ دامەزرێ ویتر لە دواتر بە پێی کۆنگری سانڕیمە لە ساڵ 1920 و ویتر ئیدارەی مەدەنی لەو فەڵەستین وردە وردە دروست کرا، پاشان هانی وڵاتاندرا هانی جوولەکانی ئەوروپا دراکە کۆچکەن بۆ ئەو ناوچەی کە بۆ فەڵەستین وردە وردە لێ بناغی خۆیان دامەزان تا لە 1940 دەوڵەتەکان دامەزران و ئێستاش ئیسرائیل کە ئەو سولێکی هەیەی نەک بەستوری 1948 ڕازی نابێ بەڵکو بەستنوری ساڵ 1967 کە لە 1960دا قودسی شەرقی خرایە سەر یاخود داگیرکە لەلایەن ئیسرائیلەوە وارووا جۆران و چەند ناوچێکی تری بڵێن دەور و پشتی خرایە سەر دەوڵەتی ئیسرائیل داگیرکراویش لەوەی کە پێڵن ئەیام ست العەرب شەڕی شەش ڕۆژەی عەرب ئیسرائیل و ئێستا بۆ سنوورەش ڕازی نایە بەڵکو ئیسرائیل سنووری خۆی لە نێوان ڕووباری نیل و ڕووباری فرات دەبینێتەوە. قودسی پیرۆز بەنسبەت موسڵمانانەوە یادگاری ئیبراهیمە، یەکەمین قیبلەی موسڵمانان بووە، سێهەمین حەرەمی پیرۆزی موسڵمانان لەوەیە کەوترێ ئولە القیبلەتەین وثالث الحەرەمەین الشەریفەین مەبەست بە بەیت المقەدەسە مەبەست پێی مەسجید الئەقسایە کە لەوەیە. پێغەمبەری خوا لە شەوی ئیسرادا ئیمامەتی بۆ ئەڕواحی ئەنبیا کردووە لەو مەسجیدە پیرۆزەیە. کاتێک کە ئیسلام فەتحیەکا لە زەردەمی خەلیفەی دووەم ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، لەو کاتەیە فەڵەستینیەکان لە هین بوون، بڵاو بوونەتەوە بە دنیایە، یعنی بەنی ئیسرائیل لەوێ نەبووە، لە ژێر سوڵتەی ڕۆمە مەسیحیەکانە بوو کە ئیسلام بەدەستی عومەری کوڕی خەتاب لە زەردەمی ئەوە کاتێک کە بە تاق و تەنیا لەگەڵ غوڵامەکەیە ئەچنە ناو شاری قودسەوە، یەکسەر دەرگاوانی قودس کلیلەکە تەسلیمی عومەری کوڕی خەتابەکە، ئەڵێ ئەو مواسەفاتەی کە هەیە ئەو پێشبینی کە لە تەوراتا کراوە لە تۆ بە چاو ئەبینم، کەواتە تۆ موئەهەلی بۆی کلیلی قودسی بەدەستەوە. ئالەو کاتەیە عومەری کوڕی خەتاب کە ئەچێتە قودس ئامادە نییە بچێت لە کلیسای مەسیحیەکانە نوێژ بکە بۆی موسڵمان دوایی نەیکەن بە بەهانە و داگیریکەن، لە مەسجید الئەقسا نوێژەکە. لەو سەردەمەوە تا سەردەمی جەنگەکانی سەلیبی
خەڵکی فەلەستین کە موسڵمان بوون بە قەنەعەتەوە موسڵمان بوون، خەڵکی ئەسلی وڵاتەکە کەس بە زۆر موسڵمانی نەکردوون، بۆیە خاکی خۆیان بوو دینێکی خۆیان دینی تازی خۆیانیان وەرگرتووە و ئێستاش ئامادەنی نەواز لە دینەکە بێنن، نەواز لە کەلتورەکە بێنن. کەواتە بە نیسبەت ئێمەوە جارێ ئێمە فەرق ناخێن لە بینی پێغەمبەرانی خۆیان، ئێمە وەکو واریسی پێغەمبەری ئیسلامی محەممەد صلی الله علیه و سلم واریسی ئیبراهیمیشین، واریسی موسا و عیسایشین. ئێمە باوەڕمان بە هەموو پێغەمبەران هەیە بەبێ جیاوازی، کەواتە شاری قودس ئەگەر بە دەستی ئیسلامەوە بێ ئەبێ بە شاری پێغەمبەران، هیچ پێغەمبەرێکی لێ ئیسtisنا ناکرێ. بەڵام ئەگەر بەدەست غەیری موسڵمانەوە بێ ئەوە پێغەمبەری ئیسلام مەحرومە لێی، ڕموزی ئیسلامی لە مەترسیە ئەبێ. بۆیە لە ڕووی بڕواییەوە ئێمە بڕوامان بەوەیە ئەم شارە شارێکی موسڵمانە، شارێکی ئیسلامیە و پێکاتەکانی تریش لە تاریخی ئیسلامیە زۆر بە سربەستانە زۆر بە ئازادانە هاتوونەتە شاری قودس و شەعائیر و عیباداتی خۆیانیان ئەنجام داوە و هیچ کەسێک بۆی نەبووە ڕۆژە لە ڕۆژان بە یەکێکیان شتی ناشرین بڵێ یا غەدری لێ بکە. لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیە کاتێکە قودس لە ژێردەستی سەلیبیەکانە بوو، داگیرکراو بوو، خەڵکی ئەسلی موسڵمان لە قودسە ئەژیان، بەڵام لە ژێر سوڵتە و سیستەمی سەلیبیەکانە سەلاحەدینی ئەیوبی ئەمەی بۆ قبوڵ نەکرا. تەوحیدی موسڵمانانی کرد، یەکی خستن و لە جەنگێکی فاسیلە، لە جەنگێکی یەکلاکەرەوە کە پێوتێت جەنگی حیطین توانی سوپای هەرسێ ئیمپراتۆریەتی بەریتانی و فەڕەنسی و ئەڵمانی بشکێنێ کە لە ژێر فەرماندەیی ڕێکچاپ ناوێکا بوون کە پیانەوت شێردڵ قەلب الئەسەد. لەو کاتام سەلاحەدین جوانترین نمونەی پێشکەش کرد کە ئامادە نەبوو غەدر لە هیچ مەسیحیەک بکە، ئەوەی بمایەتەوە لە قودس ئایهێشتەوە ڕێگەی پێدا، ئەوەیشی بیویستایە بەجێ بێڵێ بە کەرامەتەوە ئەیگەیاندە شوێنی مەبەستی خۆی. کەواتە لە تاریخە نە مەسیحی نە یەهودی غەدری بەدەست موسڵمانەوە نەدیوە، چونکە ئەگەر موسڵمان لەو سەردەمانە کە زۆرترین دەسەڵاتیەوە بیویستایە ئەیتوانی هیچ ئەسەرێک هیچ پاژماوەیەک لە ئاینی مەسیحی و ئاینی یەهودی نەهێڵێت. لە سەرەتاوە عومەری کوڕی خەتاب پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ موسڵمانان لە مەککە ئازار ئەدران ئەچەوسێنرانەوە بەدەست بتەکانی قوڕەیشەوە، پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم زەوالی خوای گەورە هەموو ئەم ئەرزەی پیشانداوە و من تاقەکانی کیسرا ئەبینم ئەڕوخێت و دەست موسڵمانانەکەوێ و بەیت المەقدسیش مزگەوتی ئەقسا ئازادەکرد. کاتی عومەر ڕەزای خوای لێبێ خەلیفەی دووهەمی ئیمانداران ئەو شوێنی ئازاد کرد لە بەڕابەرایەتی ئەو واتە لە عەسری ئەوە، لە سەردەمی ئەوە، لە سەردەمی خلافەتی ئەوە بوو نەچووە گەورەترین کەنیسەی یەهودەکان یا گەورەترین شوێنی جووەکان، شوێنی نەساراکان نوێژی نەکرد لەو شوێنە. فەرمی ئەگەر من لێرە نوێژ بکەم ئەو کاتە چییە بێت؟ ئەو کاتە موسڵمانان ئەڵێنەوە مزگەوتە داگیریەکەن لێتە. من ئەوە یعنی ڕێی ئەوەی نەدا کەوا ئەو جوانە یان ئەو حاخامانە یان ئەو قەشانە دەرونیان نەژاکێ، نەوەک موسڵمانان بیلەوەکەنەوە ژێر شوێنی عومەرە خەلیفەی ئیمانداران ئیشارەتە بۆیدا زەوتی کەن لێیان، بەڵام لێیان داگیر نەکردن. واتە زۆر ئازادانە ئەو عەهد و پەیمانە هەبوو، بەردەوام بوو و یەکێ لە ڕەحمەکانی ئەم دینەیە کە ئەوان تا ئێستا ئەو کەنیسانە ماون. کاتێک کە ئیسلام دەسەڵاتی تەواوی بەسەر ئەو شوێنانەیە جێگیر بوو، سەقامگیر بوو، هەموو شوێن کەنیسەکان لە شوێنی خۆیانە، هەموو مەعبەدەکان بەو پەڕی ڕێز و بەو پەڕی حورمەتەوە و لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیش ڕەحمەتی خوای لێبێ بە هەمان شێوە. ئەوەی ئەهلی ئیمانەوە ئەوەی ئەهلی تەوحیدە، دۆست و شوێن کەوتووی هەموو پێغەمبەرانە سەلات و سەلامی خوایان لێبێ. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم پێغەمبەران هەمویان بران و بانگەواز و دینیشیان یەک دینە کە تاقانە پەرستشە بۆ خوای باڵا و بێشەریک و بێهاوڵ. ئەو پێگەیە ئەوەندە گرنگە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە لە مەککەوە بە شەوێک گەیاندیە سبحان الذي أسرى بعبده ببندي خويك بيغمبر صلى الله عليه وسلم لما مسجد حرامه إلى المسجد الأقصى بو مسجد الأقصى وبيغمبر صلى الله عليه وسلم لنزيكي قبة الصخرة اللي نوجي بها مو بيغمرانك صلاة والسلام إخوان لسربت وعمري كوري خطابش كاتي شونا وقدسوا أو
سەخرەیە ئەو بەردەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێوەی بەرز بۆتەوە بە ئاسمانەکان ئەو لە ئەو بەردەی خستە پشتێوە و واتە ڕووی کردە قیبلە و نوێژی کرد و یەکەم ڕووگەی ئیماندارانە یەکەم شوێنە کە قیبلە بووە بۆ ئیمانداران و ئەوەش قودسیەتێک و ڕێزێکی تایبەتی خۆی هەیە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا تشد الرحال خۆ ناکرێتەوە واتە هیچ شوێنە لەسەر زەویە هەموو شوێنەکان وەکو یەک هاوتان یەکەم مەکە بە 100,000 نوێژ دووهەم مەدینە بە 1000 نوێژ و ئیمام ئەحمەد ڕیوایەتێکە ڕەحمەتی خوای لێبێ لە قودسا یەک نوێژ بە 500 نوێژە واتە پێگە و ڕووگەیەکی پێشووی ئیمانداران بوو و ماڵی هەموو موسڵمانانی سەرزەویە و ماڵی هەموو ئەدیانەکانە ینی هی مۆرکی ینی موسڵمانان داگیریان نەکرد حرامیان نەکرد لە گاور و جوولەکە بچن بە قودس. بەنسبەتی مسلمانانەوە دیارە مسلمانە ساڵی 16 هیجریە قودسیان ڕزگار کرد لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی خەتابە کاتێک مسلمانان دێنە قودس بە گوێرەی مؤەریخینی نەسارا ینی پێشەوەی کە گوێ لە مؤەریخینی خۆمان بگرین ئەوان باسی خۆشحاڵی ڕۆمەکان و نەسرانیەکان دەکەن بە هاتنی عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ لە تەواضوع ئیمامی عومەر بەرامبەریان تەنانەت کاتێک دەچێتە ناو قودسەوە بە شێوەیەک دەچێتە ناویەوە کە وەکو مەلیک و پاشایەک دەرنەکەوێت ڕەت یەکاتەوە بەسەر ئەسپەوە بڕوات ڕەت یەکاتەوە کە جلێکی جوانی جلێکی مەلیکان و پاشایانی لەبەر بێت و پاشانیش تەعامل و نەرمینواندنی بەرامبەر بە ئەهلی کتاب نەیهێشت خوێن بڕژێت ماڵی کەس داگیر بکرێت دایان نمونە لەوە هەیە تەنانەت کاتێک ئیمامی عومەر وەختی نوێژ دێت و بانگ دەگوترێت قەشەی مەسیحەکان خۆی خۆڵقیەکە لە ناو کەنیسایان نوێژ کات بەڵام ئەو ڕەت یەکاتەوە ڕێگای پیشانە داڵێ لە دەرەوەی کەنیسە نوێژکە لە بەردەم کەنیسەکە دیسان ڕۆژڕەت دەکاتەوە بە حوجەوەی ئەڵێ دوای من نەوەک بکرێتە بەڵگەیەک بۆی مسلمانەکان ئەم شوێنە داگیر بکەن بیکەنە مڵکی خۆیان بڵێن خەلیفە نوێژی تیا کردووە و سەماحەتەکەی بە حەدێک بۆ ڕێگەی پێداون خوان شڕوتی خوان فەرز کردووە مەسیحەکانی ئەو سەردەما یەکێک لە مەرجەکانی ناو ئەو پەیمان نامی ئیمامی عومەر بووە نووسێت خوان فەرزی دەکەن کە بریتێ لە داوای ئەواکەن لا يسكن معهم بإيلياء أحد من اليهود داوای لە خەلیفاکەن بە هیچ کەسێکی جوولەکە لەگەڵ ئێمەدا لە بشارە نەمێنێ بۆ لە بەرەوەی جوولەکان پێشەوە ئیمامی عومەر بێت بە 22 ساڵ هاوکاری فارسەکانیان کرد بۆ گرتنی قودس و کوشتارێکی زۆریان لە مەسیحیەکان کرد و تەنانەت ئەو مودەی کە فارسەکان حاکم بوون لەسەر قودس بۆ ماوەی 3 ساڵ بوو حاکمی ئیداری قودس جوولەکە بوو بۆ لەبەرەوەی کە ئەو مەسیحەکانی شاکترە ناسی بۆی زیاتر عقوبەیان بدەن و بۆی زیاتر بیانگرن و هەندێک لە مؤەریخینی نەسرانی کە یەکێک لەوانە ابن بەطریقە باسی ئەوە دەکات 33,000 مەسیحیان لە ماوەی 3 ساڵایە کوشت بە هاوکاری جوولەکەکان 33,000 مەسیحی بەرزی فارسەکان کوژرا بە هاوکاری جوولەکەکان بۆیە مەرجیان دانا سەر ئیمامی عومەرجان ئەم معاهدەیە تۆ چی ئەنووسی بینویسە بەس یەک مەرجی ئەمێ باتیە بێش ئەوەیە باجارێکە جوولەکە نێتەوە ئەم شارە لەبەرەوەی جوولەکە ئەوەندە خراپیان بەرامبەر بە ئێمە کردووە چ لە مێژوودەوە چ لە تازەترین حاڵەدا کە حاڵەتی کردنەوەی قودس بوو لایەن فارسەکانەوە تەبەن فارسەکان 3 ساڵی تیابن دواتر مەسیحەکان گرتیانەوە لە دوای 19 ساڵ مسلمانان بوونە خاوەنی قودس و ئەو معاهدە مەشهورەیان معاهدە مەشهورەی بۆ نووسین کە مەشهورە بە معاهدەی ئیلیا کە وەکو باسم کرد چۆن تاریخی ئیسلام باسی کردووە مؤەریخی نەسرانیش لەوانە تۆماس ئارنۆڵد غۆستاڤ لۆبۆن کارل بڕۆکلمان و زیغفرید هۆنکە و زۆرێک لە مؤەریخەکانی تر ئەمانە ئەوروپیەکان و لە عەرەبەکانیش کە نەسرانین ئاماژەیان پێکردەوە باسی سەماحەتی ئیسلام و سەماحەتی ئیمامی عومەرەکەن ڕزای خوای لێبێ بەرامبەر بە مەسیحیەکان کە لە قودس بوون چۆن کەسێک لە حاڵەتی سەرکەوتن نابێ و لە شەڕێکی ئاوا گەورەدا و لە غەزوێکی ئاوا گەورەدا گەرچی خودی هاتنە ناوایان بۆ ناو قودس بە سڵح بوو بەس بۆ خۆی حملەیەکی گەورە بوو حملەکە حملەیەکی دینی بوو ئارەتەن لە حملەی دینیا خوێنڕەشتن زیاترە بەڵام لەم حملە گەورەدا نەخوێن ڕژا و معاهدەیەکی ئەوەندە گەورەی بۆ نووسیون کە ئێساش بۆ خۆیان سەریان دەسوڕمێت لەم هەموو تەسامحەی کە ئیمامی عومەر دەریبڕی و بە هەمان شێوە دواتریش لە فترەی حکمی ئیسلامیدا کە 1300 ساڵ بووە 1300 ساڵ ئیسلام حکمی کردووە لە قودسە لە کاتێکە کە ڕەعایەی جوولەکەش و ڕەعایەی مەسیحیشی تیا بووە یەک خاڵ تەسجیل نەکراوە تۆمان نەکراوە تەنان لەلایەن دوژمنانیشەوە کە سەرپێچی وەقفێک لە وەقفەکانیان مافێک لە مافەکانیان کرابێت بەڵام لە بەرامبەردا ئەگەر بێنێمە مقارنە بکەین مەسیحیەکان 8 ساڵ حکومیان کرد
لە فترەی حکمی حروبی سەلیبیدا لەمە ئەم 8 ساڵەدا 7,000 مسلمان و جوولەکەیان کوشت، هەچی معبەدی مسلمان و مەسیحی بوو وێرانیان کرد و ئەوەندەی توانیان تا ئاخیر دقیقا خوێنی خەڵکیان ڕژ هەتا لەسەر دەستی سوڵتان سەلاحەدین ئەو شارە ڕزگار کرا و دیسان ئەمن و ئاسایشی بۆ گەڕایەوە. یعنی 8 ساڵ حکمیان هەمووی خوێن بوو، بەڵام 1300 ساڵ حکمی مسلمانان ئەو کە باسمان کرد. لە بەرامبەریشدا حکمی جوولەکە ئەو 50 ساڵە قودس بەدەست ئەوانەوەیە، دەبینین دیمۆغرافیای شارەکە و ئەوە لەلایەک زیادکردنی معبەدی جوولەکە و کەمکردنی معبەدی مەسیحی و مسلمانەکان، تهجیرکردنی مسلمان و مەسیحی زەخت لێکردنیان و هێنانی و کوشتنیان و دەرکردن و بە هەموو شێوەکانی هێنانی مواطنی تر، یعنی کابرایەک جوولەکەی لە کوردستانەوە مافی هەیە لە قودس بژی، بەس خەڵکێکی قودس کە باو باپیرانی 6,000 ساڵە لەوێ ژیاون مافی ژیانی نییە. یعنی ئەگەر مقارنە بکەی 50 ساڵ حکمیانەیە ئەم هەموو تاریخە، ئەمەش دیسان بە شایەتی ئێمە نا بە شایەتی هەر مؤرخینی خۆیان و ئێستاش قەراراتی ئومومی متحیدا لەو ڕۆژەوە کە جوولەکە لە قودسا چەندین قەرارێکی ئیدانی کارە ناشرینەکانی ئەوان دەکات. بەڵێ ئەم شارە بەمان بەلای ئاینەکانەوە گرنگە و بەلای ئاینی پیرۆزی ئیسلامەوە شارێکی مێژووی شارێکی پیرۆزە و یەکەم قبلەی مسلمانان بوو و سێم شوێنی پیرۆزی یاخۆ سێم مزگەوتی پیرۆز و گەورەیە و ئەم شارە بێگومان گرنگی تایبەتی گرنگی خۆی هەیە و شارێکی پیرۆزە و لەو فترە زۆرانێک کە لەژێر دەستی دەوڵەتی یاخود دەوڵەتەیەک لە دوایەکانی مسلمانان نابووە، دەوڵەتەی ئیسلامیەکاندا بووە، هەموو ئازادیەکی تەواو درا بە هەموو ئاینەکان کە تقوسی ئاینی خۆیان جێبەجێ بکەن و هیچ سەرچاوێک ئاماژەیەکی ئەوتۆی تێدا نییە کە بڵێن وەڵا بۆ منە ئاینەکانی کە لەلایەن مسلمانەکان و چەوسێنراونەوە زڵمیان لێکراوە بۆ من لە سەدەمی عومەری کوردخەتا بە ڕفتارێکی جوان و شایستە لەگەڵ خەڵکەداگرا لە سەدەمی سەلاحەدینی ئەیوبیدا کە چەند نەرموندیان بۆ تەنان لە کاتی هێرشەکاندا بەرامبەر خەڵکی مەدەنی، بەرامبەر خەڵک بە گشتی، بەرامبەر ئافرەت، بە مناڵ نەرمونیان و میهرەبان بووە و ڕفتارێکی سەلاحەدینی ئەیوبی لەگەڵ کەسەکردەیەکی چۆنەڵی کورد و هەروە ئاینی و سەربازی گەورە بووە. هاوکات زۆر لایەن مستەشریقینەوە ناسراوە کە سەکردەیەکی زۆر میهرەبان و زۆر هێبن و زۆر تا ڕادێکی زۆر دادپەروەر بووە و معاملەیەکی باشی لەگەڵ نارەکانیشیدا هەبووە، ئەوانە کە جەنگاوەر بوون چ جای خەڵکی ئاسایی و خەڵکی مەدەنی و ئەوە بۆ یعنی معاملەیەکی دروست لەگەڵ تەنانەت سەدەمی دەوڵەتی عوسمانیشدا، ینی جوولەکان معاملەیەکی باشیان لەگەڵا کراوە و جوولەکان ڕێگانداوە لە ناوچەکانی تری شامدا نیشتەجێ بن و ئەوە مسلمانەکان نین کە جوولەکانیان کوشت و بڕ کردبێ، بەڵکو ئەوە غێری مسلمانەکانن کە لە هەڵمەتی بۆ منە لە پێش زاینە ئاشوورەکان هەڵمەتیان کردن بۆ سەر جوولەکەکان و بابلیەکان هجومیان کردن بۆ سەر جوولەکان و لە سەردەمی ئیمپراتۆری ڕۆمانیدا لە سەردەمی هادریان ئەو لە ساڵی 135 زاینی کوشت و بڕێکی جوولەکانی کردووە بە ناوچەکانی تری ئەوروپادا پەرشوبڵاو کراونەتەوە. ئەوە لە قودس و لە فەڵەستین نیە جوولەکان قەتڵ و عام کراون، بەڵکو لە ئەوروپا و لە هۆڵۆکۆستە جوولەکان قەتڵ و عام کراون و بە ملیۆنانیان لێ کوژراوە. ئەوە لە قودس نییە بەڵکو لە ناوچەکانی تری ئەوروپایە. بۆیە هەر لەسەر چاوەکان ئاماژە بۆ دەکەن کاتێک کە وڵاتانی ئەوروپا و بەریتانیا و دواتریش وڵاتانی تری ئەوروپی هەنێکیان پشگیریان لێکەن، بەشی هۆکارەکە ئەوەیە کە ئەمانە ویستویانە جوولەکان و ناوچەکانی ئەوروپاوە کۆچ پێ بکەن و بڕۆن بۆ بێنەوە بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵات، بێنەوە بەرەو فەڵەستین بۆ پیاوەی کە ئەوان ڕەگەزی جوولەکە لە وڵاتانی ئەوروپادا جۆرە لە پشێوی و نائارامیان دروست کرد، جۆرە لە سەرەشیان بۆ وڵاتانی ئەوروپا دروست کردووە، هانیان داون کۆچ بکەن لە ئەوروپاوە بێن بۆ فەڵەستین و تا ئەو دەوڵەتێکە بۆیان دامەزێن لەوێ جوولەکان کۆ ببنەوە. ئەمە تقریبا من پێم وایە مناوەرەیەکی سیاسیە کە سەرۆک کۆماری ئەمریکا وعدێکی یاوە بە لۆبی یەهودی و سەهیۆنی کە ئەو بڕیارە بدە، بەڵام نە موجتەمەعی ئەمریکی ئەویان قبوڵە و ڕەنگە لە ناو ئیداری ئەمریکیشە خەڵکانێکە بن کە دژی ئەو بڕیارە بن، چونکە ئەزانن کێشەیەکی تر بۆ خۆیان دروستەکەن لە جیهانی ئیسلامەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. زۆر بە زوویی وڵاتانی ئەوروپا، یەکێتی ئەوروپا ڕەفزی ئەم بڕیارەی کرد
و داوایان کرد کە مراجعە بکرێتەوە و کۆتایی پێبێنرێ و ولا ئەقل لە جێبەجێکردنەکەیە ئەوەندە پەلە نەکرێت تا فعلا ئامادەسازی بۆ ئەکرێت کە ئەمەش ڕەنگە بسپێررێ بە زەمن، یعنی زەمن ناهێڵێ کەم بڕیارە سەر بگرێت، چونکە بڕیارێکی یەکلایەنەیە، بڕیارێکی سوڵتەگەرانەیە، بڕیارێکە کە پێچوانی شرعەتی نێودەوڵەتیە بە پێی یاسای نێودەوڵەتی هیچ طرفێک ناتوانێت یەکلایەنە بڕیار با لەسەر چارەنووسی کۆتایی قودسی پیرۆز شاری قودس. چارەسەرێک کە ئێستا مەطرحە چارەسەری دوو دەوڵەتە، دەوڵەتێکی یەهودی ئیسرائیلی، دەوڵەتێکی فەڵەستینی عەرەبی. دەوڵەتی فەڵەستینی عەرەبی پایتەختەکەی بریتیە لە قودسی شەرقی کە مقەدەساتی ئیسلامی لەوەیە. ئەو دەوڵەتی تریش ڕەنگە پایتەختەکەی قودسی غەربی بێ کە بۆ ئیسرائیلەکان داهەنرێت. ئەمە ئەبێ بە ئەنجامی مفاوەزات و لە ئەنجامی دانوستانێکی درێژخایەن و ورد کە هیچ کەسێ هەست بە زوڵم و تاوانەکە یەکلا بکرێتەوە. بەم شێوەی کە ئەمریکا کردوێتی ئەمە ئەوێ حاڵەتی عمومی ئیسلامی خاتە حاڵەتی ئینفعال و ئامادە باش و بیکا بە بەهانەیەک بۆ باجوەرگرتن لێیان، بۆی تەنازولی زیاتریان پێ بکە لە مەیدانی سیاسەتی نێودەوڵەتی و لە بواری ئابووری و لە بواری سەربازی و ئەمانە. ئەگەینا من دڵنیام کە ئەو بڕیارە نەکسەر ناگرێ، خراپیش بەسەر ئەمریکادا ئاشکێتەوە. ئەم بڕیارە بۆ خۆی زەنجێکی ترسناکە بۆ شەڕێکی ئاینیەکان. خەریکە لە شەرق لەوسەتا دەڕۆژهەڵاتی ناوینە ئارامیەک و سەقامگیریەک ڕوئەدا، بەڵام ئەوان نایانەوێت ڕووبە. جارێکی کە دەیانەوێت ئاینەکان بکەن بە گژی یەکتریە. بۆ نمونە لە فەزیحەتی نیکسۆن، لە فەزیحەتی وۆتەرجەیت 1974 کاتێک کۆنگرس ریچارد نیکسۆنیان لابر سەرۆکی ئەو کاتی ئەمریکا بوو و دەسەڵاتیان لێ سەندەوە کۆنگرس. ئێستا دەنگێک لە ناو کۆنگرسا هەیە کە ترامپ لابن، بەڵام ئەمیە چیەکە بەمە دەیەوێت لۆبی ئیسرائیلی بۆ خۆی بەهێزکە تاوەکو پشگیری بن لەکوێ پشگیری بن لە ناو کۆنگرێسا دەسەڵاتی لێ نەسێنەوە و لە دەسەڵات وە دەرینەنێن. دوو ئەو فەزیحەتی کە مخابراتی ڕووسی هاوکاری انتخاباتی ترامپی کردووە ئێوێ نەزەر لەسەر ئەوە لابە و کۆنگرێس و سیاسەت مەدارانی ئەمریکا و دنیا بەوە مەشغوڵ نەبن، ئیتر بەم قەزەی فەلەستینەوە مەشغوڵیان کە و ئەی شێوێت ئەمە جارێکی تر پڕکردنەوەی شکستی خۆیەتی بەرەو شکستە ڕوە دەوێت بەمە پڕیکاتەوە تا جوولەکەکانی دنیا یارمەتی بن و دەنگی کۆنگرێز لە نێ بەهۆی جوولەکەکانەوە جارێکی تر بێنێتەوە جێ. و ئەمە ئەوەیشی لە دوایە کە ڕئیس ئەمریکیەکان یەک لە دوای یەک هەستیان بەم خطوڵەتە ئاکە. ئەم ئێوە خۆدەرخستنێکی تیابێ بۆ ئەوەی یعنی جارێکی تر وا دەرکەوێ کە بۆ انتخاباتێکی تر دەنگ کۆکاتەوە. بەڵام ئەمە داگیرکردنی مڵکە وەخوای گەورە پشگیری زاڵم ناکە و پێم وایە وەکو ئیمانداران ئاسا ئەن تەکرەهو شەیئەن ئێمە زۆر ئەمەمان پێ ناخۆشە، بەڵام ئینشاء الله فەهو خەیڕ لەکم بەخێر بگێڕێ بۆ ئیمانداران و جارێکی تر پێگە و دەست و دەنگی ئیمانداران کۆبێتەوە بۆ ئەوەی کە زوڵم نەک لە قودس لە هیچ شوێنێکی دنیا بەرامبەر مسلمانان نەکرێت. بەتاکید وەکو لە بیدایەتەوە باسم کرد، خۆی ئەسڵەن داگیرکردنی قودس و هەموو فەلەستین ڕەهەندەکەی هەم تاریخیە هەم دینیە. ئەگەر تی ڕەهەندە دینیەکە بەهێزترە، ڕەهەندە دینیەکە بەهێزترە کاتێک دێت دەقەکانی تەوراتە خوێنیتەوە، تەوراتی ئێستا کە لە بەردەستی جوولەکەدایە، هەستەکەی ئەم تەوراتە بەس بۆ قودس دروستراوەتەوە. یعنی دەتوانم بڵێم 5 لاپەڕە ناخوێنیتەوە لە تەورات کە حەجمی تەورات زۆر گەورەیە، عادی قەدیم 39 سیفرە، 5 لاپەڕە ناخوێنیتەوە ئیلا باسێکی قودسی تایە کە ئەنەما ئەم تەوراتە خاص جوولەکەکان لە دوای گەڕانەوەیان لە منفا لە بابل لە پێش زاین، دوای گەڕانەوەیان مەجمەعێکیان دروست کرد، هەیئەتێکیان دروست کرد کە ئەنەما ئەم هەیئەتە هاتن تەوراتیان نووسیەوە خاص بۆ ئەوەی کە ببنە خاوەنی قودس، یعنی فی سەبیلی قودس ئەو تەوراتە نووسراوەتەوە. لەبەرەوە ڕەهەندەکە هەندێکی دینیە، چ بە نیسبەت جوولەکەکانەوە و چ بە نیسبەتی زلهێزەکانی دینی بە تایبەتی ئەمریکا. ئێستا ئەویش ڕەهەندی دینی هەیە، یعنی بەدەر لەوەی کە باس ئەکرێت
کە وڵات ترامپ بۆیە لە ئەنگری جوولەکەکە جوولەکە لۆبی هەیە سەوتی انتخاباتیان هەیە ئیعلامیان بەقوەتە ئەسراری ڕوئەسای ئەمریکایان لایە و هەروەها لەبەرەوەی ئیسرائیل دەوڵەتێکی دیموکراتیە و لەبەرەوەی کە ئەبێت ئەو مەساڵحی مشتەرەکی لەگەڵ یا مەساڵحی مالی بەڕاستی ئەمانە هەمویان تا ڕادەیەکی کەموان بەڵام ئەمە هەموو مۆزوعەکە نییە چونکە ئەگەر جوولەکە لە سەدا یەکی ئەمریکا پێک بێنیا لە سەدا دوو خۆ عەرەبە موسڵمانەکانی ئەو نیسبەتە و لەوتێ زیاتریش پێک بێنن ئەگەر جوولەکەی عەلامی هەیە و عەرەبە موسڵمانەکانی عەلامیان هەیە ئەگەر جوولەکە ئەگەر ئەمریکا مەساڵحی مشتەرەکی لەگەڵ دەوڵەتێکی 7 ملیۆنیە خۆ ناکرێت ئەو هەموو وڵاتە موسڵمانە ملیارێک ئەوەندە موسڵمانی هەماکە حتممە لەگەڵ ئەوانیش مەساڵحی مشتەرەکی هەیە لە حەقەتە بەعدەکە بەعدێکی ئەوە مادی نیە بەعدەکە بەعدێکی دینیە ئەوش ئەوەیە کە مەسیحەکانی ئەمریکا زۆرینان پرۆتستانتن وەلاش بین دەبینی سەرۆکێک بۆ سەرۆکێکی تر موقیفەکانە گۆڕێت سەم بڕیارەی ترامپ لە 95 لە کۆنگرێس سەرچووە بەس ئەو سەرۆکانەی ئیمزان نەکرد ئەو سەرۆکانان کە خاوەنی هەڵگیری بیرروڕای پرۆتستانتین کە مەسیحی ئینجیلی ئوسولیان پێڵێن خوێندنەوەی ئەم جۆرە مەسیحیانە بۆ تەورات جیاوازە لە خوێندنەوەی مەسیحەکانی تر مەسیحەکانی تر ئەڵێن ئێمە لە تەورات تێناگین پێویستە کەنیسە تێیبگا و بە ئێمە بڵێ ئەوە معناکێتی تەقلیدین سەیری پاپای فاتیکانەکەن فاتیکان بڕیارە داڵێن ئەم دەقەی تەورات مەبەست پێی ئەوەی ئەوان دەڵێن تەسلیم بن ئەوان نا لە دوای حروبی سەلیبی کە موسڵمانەکانیان بینی ڕاستەخۆ خۆیان لە قورئان و حەدیث ئەخوێنەوە لی تێگەن ئەمان ئەم بۆچوونەیان بۆ دروست بوو تیان ئێمەش با خۆمان لە تەورات تێبگەین کاتێک سەیری تەوراتەکەن تەورات هەمووی بۆ قودس و بۆ جوولەکە نووسراوەتەوە بۆیە هاتوون ئەم قەناعەتیان بۆ دروست بووە دەقەکانی تەورات ئەڵێن خۆی چۆن هاتووە لە 100% دەبێت جێبەجێ بێت دەوڵەتێکی ئەمین بۆ جوولەکە لەسەر خاکی فەڵەستین دروست بکرێت ئەوسا عیسا سەلامی خوای لێبێت کە پێغەمبەری ئەوانە تێتە خوارەوە دیسان خوای گەورە زیندوو دەکاتەوە و ئەو کاتە هەمویان تەسلیمە بن بە عیسا و دەبنەوە نەسرانی ئەم بۆچوونانێ بۆ ئەوان پشتگیری لە قەراراتیانەکەن تەنانەت بەلفۆر کە وعدی بەلفۆر مەشهورە لە ساڵ 1970 دەرچوو لە ژیاننامەکە هاتووە کە کەسێک بۆ هەر لە مناڵی و مەشغوڵ بە بخوێنەوەی تەورات بە هەمان شێوە لە دوای ئەوە ئەو ڕئیسانەی تر کە پشتگیریان لە بەلفۆر کرد و ترۆمان کە دەوڵەتی ئیسرائیلی دروست کرد و بە هەمان ڕیگان کە لە هەشتاکانە زۆر پشتگیری کرد و ئێستاش ترامپ لەو جۆرە مەسیحیانەیە بەڵێ خۆی لە ئەمریکا لۆبی جوولەکە لۆبێکی بەهێزە و زۆربەی سەرۆکانی ئەمریکا لە کاتی هەڵمەتی انتخابیە وعدیان بە جوولەکە داوە و ئەو سەرۆکانەی کە لە بانگەشەی انتخاباتە وعدی زیاتر بە جوولەکە ئەدەن چانسی دەرچوونیان ئەتوانین بڵین باشتر ئەبێ بۆ نمونە هەر دۆناڵد ترامپ نییە کاتی خۆشی باراک ئۆباما لە حەملەی انتخابیدا من لە یادمە وتی کە ئیسرائیل قودس بە پایتەختی هەمیشەیی ئیسرائیل دەمێنێتەوە بەڵام ئەم جارە ترامپ لە حملەی انتخابیە بەڵێنیدا کە ئەگەر دەربچێت ئەوە سەفارەتی ئەمریکا لە تەلئەیڤ بۆ ئەگوازێتەوە بۆ قودس بۆیە ئەم بڕیارە چەند لە ڕابردووە دراوە بەڵام جێبەجێکردنەکە یاخود وعدی جێبەجێکردنەکەی ئەمە هاتووە بۆ سەردەمی دۆناڵد ترامپ کە ئەو بینیمان کە ڕایگەیان و کە هەوڵەدا بۆ گواستنەوەی سەفارەت بۆ قودس ئەمە ئەم بڕیارە یەکەم ڕاندێکی ئەوی لە پشتەوەی کە هەمیشە ئەمریکان هەوڵەدەن بۆ پاراستنی جوولەکە و بۆ ڕازیکردنی جوولەکەەوە بۆ ڕازیکردنی دەوڵەتی ئیسرائیل بۆ پێی کە دەوڵەتی ئیسرائیل پارێزەری بەرژەوەندیەکانی وڵاتانی بەتایبەتی بڵێن ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە وڵاتێکە ناوچێکە کە پڕ لە ململانی تایفی و مەسەبی و سیاسی بۆیە هەمیشە ئەوان پشتیوانی لە ئیسرائیل دەکەن چکە ئیسرائیل بەبێ پشتیوانی نێودەوڵەتی ئەگەری بەردەوامبوونی ئەگەرێکی لاوازە ئەمە لەم سۆنگەیەوە لە سۆنگەیەکی دەشۆ کە ئەمڕۆ بین لە ئەو بە فرسەت زانراوە کە ئەمڕۆ ناوچەکە ناوچەیەکە پڕ لە کێشە بەتایی کێشەی مەسەبی بەتایبەتی لە نێوان ئەمڕۆ دوو بەرەمان هەیە لە ناوچەکەدا کە دوو بەرەی وڵاتانی بەسەر دوو مەسەبە دابەژون کە هیچ بەرێکمانێ نفوسی شیعیە بەرێکمانێ نفوسی یاخۆ وڵاتانی سونیە ئەم دوو بەرەیە ئەمڕۆ لە ململانێدان بۆیە بارودۆخەکە بە شێوەیەکە کە هەم لەلایەک وڵاتانی سونی ئەوەی کە بە چۆنەڵی بە وڵاتانی یاخود بۆ ناوزەند دەکرێن کە وڵاتانی سونین و خوانە پارێزەری سونەکانزان وەکو بۆ منە سعودیە یاخود وڵاتانی تری وەکو ئیمارات وەکو ئیسرائیل ئەمانە پێویستیان بە
پشتیوانی و پاڵپشتی ئەمریکایە بۆی بیان پارێزێت لە بەرامبەر هەژمونی شیعی و هەژمونی ئێرانیدا. لە لای کەشەوە ئەمڕۆ ئەبینی کە وڵاتانی ترکە و ئێران و هاوپەیمانەکانی ئەمانەش زیاتر تشکیان خۆ سەر ملانەی خۆ لەگەڵ ئەم وڵاتانەدا لەسەر لە کێشەکانی ناوچەکەندا و لەگەڵ وڵاتە سونیەکاندا بۆی ئەمانش بۆی ئەم ملانێتەوە کەمتر ئاور لە کێشەی قودس و یاخود ئەو بارودۆخە ئەدەنەوە کە ئەمڕۆ ترامپ هێناوێتی ئاراوە بۆیە بە شێوەیەکی کاتی ئەمە بڕیارێکە دراوە بەڵام بێگومان جێبەجێکردنی ئەم بڕیارە نائارەمێکی زۆر بە دوای خۆی دایانێ بە تایبەتی لەسەر ئاستی گەلانی مسلمان لە ناوچەکەدا و لە فەڵەستین و دەوروبەری و ئەگەری هەیە کامە وەکو ئەبینین دەستی پێکردووە ڕاپۆرتێکی تری جەماوەری لە ناوچەکەەوە لە فەڵەستین و قودس بە دوای خۆیدا بێنێت.